بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. خوش حالم كلا برنامج بهاكان بخزمتان دقموا خوازيارم خواهي پروردگار تبارك وتعالى هرچی که بهای جوان و چاک و ڕێک و پێکە خوای گەورە بە قسمەتمان بکا و بمان کاتە کانگای بەها بەرزەکان و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا بە موسڵمانی بمانژێنێ بە موسڵمانی بمامرێنێ بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشەویستان لە حەڵقەی ئەمڕۆدا هەر لە خزمەت بەها بەرزەکەی عەدل دەبین کە دادگەری بەهایەکی زۆر بەرزە ئەگە چەندان بەرنامەی لەسەر بکەین هێشتانە کە حەقی خۆی پێ نادەین و خوای پەروەردگار وای کردووە کە دینی ئیسلام لەسەر عەدل بنیاتنراوە و هەموو دینەکانی دیکەی خوای گەورە کە ناردوونی لەسەر عەدل بیناتکرابوون و دادگەری ڕەکیزەیەکی ئەساسە لە دینداری و موسڵمانیەتی و خوای پەروەردگار کە ئەو دینەی ناردووە عەدلی ئەو دینەی ئەوەیە کە فەرق و جیاوازی بە هیچ کەسێکەوە نەکردووە لەو شوێنانەی کە هێز و قووەت هەیە خوای پەروەردگار وەکو یەک تەکالیفی لەسەر خەڵکەکە داناوە. هەر کەسێک کە بێهێزی و بێتوانایی ڕوو تێ بکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا تەخفیفی بۆ کردووە. ئالئانە خەفەفە الله عنکم وعەلیمە ئەنە فیکم ضەعفا، بەبێ ئەوەی کە تەخفیفەکە کەسێک بگرێتەوە کەسێک نەگرێتەوە. ئەگەر هەمان عیلە هەبێ هەمان بێتاقەتی و بێئیمکانیەتی هەبێ جا هەر کەسێک بێ دەیگرێتەوە، پادشا بێ، دەوڵەمەند بێ، فەقیر بێ، هەژار بێ، هەر کەسێک بێ وەکو یەک بە یەک چاوتەماشە دەکرێتن لە دینی ئیسلام. و دینی ئیسلام هاتووە کە لەگەڵ فطرەتی ئینساندا تێک ناگیرێت. فطرەتی ڕاستەقینەی ئینسان لەگەڵ دینداری و خواپەرستیدا یەکە بۆ چکە خوای پەروەردگار بە دادگەری ئەو دینە داناوە، نەهاتووە تەکلیفێکی قوڕس لەسەر شانماندا بنێتن کە پێمان نەکرێتن. دادگەری ئەوەیە کە کۆمەڵە تەکلیفاتێکی داناوە، ئەو تەکلیفاتانەمان پێدەکرێن، نوێژمان پێدەکرێن، بە ڕۆژومان پێدەگیرێ، زەکاتمان پێدەدرێ، جەنگ و جیهادمان پێدەکرێت لە پێناوخوا، بەسەوکە خۆی لێ دەدزێتەوە لە فطرەتی خۆیدا ڕادەکات. بەرەو خوای پەروەردگار دەفەرمێ وەتەممەت کەلیمەتو ڕەبیکە صیدقا وعەدلا، وەتەممەت کەلیمەتو ڕەبیکە صیدقا وعەدلا. پەیامی خوا لە پێڕاگەیاندن و لە باسکردن و لەوانە هەمووی ڕاستە، هیچ شتێک نییە کە خوای پەروەردگار پێی ڕاگەیاندبین وانە بێت. زۆر تەرکیز لەسەرەوەی بکەنەوە برا خۆشەویستەکانی خۆم. ئەگەر لە یادتان بمن لە شەرحی عەقیدەی تەحاوی لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستدا باسمان کردمان خوای پەروەردگار کە باسی ئەو شتانەی خۆی دەکا، باسی بەهەشت دەکا، باسی دۆزەق دەکا، باسی پاداش و سزا دەکا، بەڕابردوو باسی دەکات. لای خوای گەورە کۆتایی هاتووە، فەریقٌ فی الجەنەتی و فەریقٌ فی السەعیر، جێگیر بوونە لای خوای گەورە کەچی ئێستا ئەمە هەر لەسەر دنیاکەی دادەژین. هەرچی خوای پەروەردگار باسی کردووە لە قورئانی پیرۆزدا و لە ڕێی پێغەمبەرەکەمانەوە عەلەیهی سەڵات وسەلام لە فەرموودە سەحیحەکاندا بۆمان باس کرا، هەمووی وەکو خۆی دێتە دی. هەر کەسێک گومانی لەوەی هەبێتن کابرا ئیمانی دانەمەزراوە. ئەوجا دەفەرمێ صدق في ئەخباره عەدل في ئەحکامه، دادگەریشی لە ئەحکامەکانی خۆیدا پەیڕەو کردووە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا.
وەکو ئێستانیە بە تەماشک بۆ کە عەدل نەما زوڵم و ستەم شوێنی دەگرێتەوە، کە عەدل نەما چ شوێنی دەگرێتەوە؟ زوڵم و ستەم شوێنی دەگرێتەوە. ئێستا لەسەر هۆڕنە لێدانێکی کابرا دەبانچێ دینی دەرێ کابرای دەکوژیت و لەبەرەوەی کوڕی بەرپرسێکە یان خزمی بەرپرسێکە یان لە حیزبێکی دەسەڵاتدارە کەس ناتوانێت سەیری بکات. بەڵام ئەوەی دیکە کە کوڕە فەقیرێکە کە کوژراوە بە بێتاوانی خوێنی بەلاش دەڕوات. جا قیاسکە لە هەموو شتەکانی دیکە تەماشەکە لە شەریعەتی ئێمەدا قانونی عقوبات بۆ هەموو خەڵکی وەکو یەکە. لە سەردەمی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە خەلیفەی موسڵمانان بووە، کابرایەکی جوولەکە دڕعەکەی دەدزیتن. یە دڕعەکەی دەناسیتەوە ئیمامی عەلی، کەسێ دڕعی خۆی نەناسیتەوە، شمشێری خۆی نەناسیتەوە، ئەسپی خۆی نەناسیتەوە، سیارەی خۆی نەناسیتەوە، و کە دڕعەکەی پێ دەبینیتن شکایەتی لێ دەکا، ناچی لێ بستین تۆ کە خەلیفەی موسڵمانە، خۆ دەیتوانی لێ بستین تۆ وەچ کوردەواری خۆمان دەڵێتن پڕ شەقیشی کاتن. بەس عەدلەکە لەوەیدایە کە دادگایەک مادام دادگایەکت داناوە، دادگاکانیش لەو سەردەمی ئازاد بوون، لەگەڵ جوولەکەیەکی پێکەوە ڕای دەگریتن، شوڕەی قاضی، و پێی دەفەرمێتن یا ئەبەل حەسەن، ئاگاتان لەو خاڵی هەبێت، شاهیدت هەن کە ئەو دڕایەتی تو بەڵێ، گوتی چێ؟ گوتی حەسەن و حوسەینی کوڕم. حەسەن و حوسەین چێنەوەی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام. چێنە پێغەمبەر چۆن باسییان دەکا عەلەیهی سەڵات وسەلام؟ سەیدە شەبابی ئەهلی الجەنە، گەورەی گەنجانی بەهەشتن. دەفەرمی ئەوانە بە شاهید ناچن لای من، بۆ چکە کوڕی تۆن، خۆ ناڵێ ڕاست ناکەن، بەس دەڵێ من شاهیدەکان وەرناگرم، کەسی دیکە تێ دەڵێ کەسی دیکە شک نابم بێتن شایدی بدا کە کوڕەکانی من دڕعەکەی من دەناسنەوە ئەوان بیناسنەوە. یە دەفەرمی ئەوە دەنا دڕەکەی کابرای جوولەکەی و خوا ئافیستان بێت. کابرای جوولەکە بەو هەڵسو و کەوتەی موسڵمان دەبێت. ئیمامی عەلی گلەیەک لە شوڕەی قاضی دەکا، گلەی چی لێ دەکا؟ دەڵێت تۆ دادگەر نەبووی بەرامبەر من و جوولەکەکەی. دەڵێ بۆ ئەی خەلیفەی موسڵمانان، لەبەرەوە نابڵێ وەڵا بێ دەستجنی کات و فەوڕەن کتابی نەقلی دەرکەن، فەوڕەن فەسڵی کەن لەبەرەوەی دڕعەکەی نەداوەتەوە یان شایەتی حەسەن و حوسەینی قبول نەکردوون. فەرمووی بە ناوی کابرای جوولەکە بانگی کابرای جوولەکەت کرد، ئەمن بە کونیەکەت بانگ کردن، فەرمووت یا ئەبەل حەسەن، دەبوو ئامیش بگرەوە یا عەلی. ئەو یا عەلیەی شیعەکان ناکە لە سنجی خۆدەدا بانگکردنەکەی. کەواتە عەدالەت میزانێکە، لاچ و زوڵم و ستەم شوێنی دەگرێتەوە. ئەمڕۆ بۆ لە عالەمی ئیسلامی هەمووی ئەو هەموو زوڵم و ستەمە دەگرێتن لە خەڵک، لەبەرەوەی حاکمەکان عادل نین، دادگەر نین، لایەن داوە لە دادگەری، بۆ ورگ و داوێنی خۆیان دەژین، بۆ خۆ دەوڵەمەندکردنی خۆیان دەژین، بۆ دەوروبەری خۆیان دەژین و بەس. ڕۆژ دەبینی 1001 کێشە و مشکیلە ڕووی تێکردووی. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەمری بە حاکم و دەسەڵاتداران کردووە کە دادگەر بن، عادل بن. دەفەرمێ ئین الله یەئمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. لە عەدلی ئەو ئیسلامە کە فەتحی مەککەی کرا، کلیلیان لە ئەو هۆزەی وەرگرتنەوە کە هێشتانەکە ئیمانیان نەینابوو، مشریک بوون، کە کلیلی دەرگەی کەعبەیان پێبوو، پێغەمبەر لێ وەرگرتەوە عەلەیهی سەڵات وسەلام. خوای گەورە لەسەروی هەموو ئاسمانەکان تەداخولی کرد، ئین الله یەئمرکم ئەن تؤدوا الأمانات إلى أهلها. ئەوە ئەمانەتە تەسلیمی خاوەنەکەی بکەنەوە. چەندی فڵان کە تیرە و فڵان کە عەشیرەتە و فڵان کە موسڵمانەکە تازە لە بیدایەتی سەرەتای ئیسلامەتی موسڵمان بوون، هیجرەتیان کرد و داوایان کرد، پێغەمبەر فەرمووی نەخێر و خاوەنەکەی دەدەمەوە. خوای گەورە ئەمرمان پێ دەکات، ئەوە عەدلە. ئەوجا دەفەرمێ
وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. ئەگەر دادگەریشتان کرد لە نێوان خەڵکیدا، حکمتان لە نێوان خەڵکیدا کرد، دادگەر بن. تەماشە مەکەن فڵان کەس خزمی تۆیان نا، تەماشە مەکەن فڵان کەس کوڕی تۆیان نا. بەخوا زۆرمان ساقیت بووین لەو ئیمتیحانە، بەخوا زۆرمان ساقیت بووین لەو ئیمتیحانەی خوا پەناماندات. کوڕی خۆت کێشەی دروست دەبێت لەگە خەڵکێکی کە کوڕەکەی خۆت 100% دەزانی ناحەق، بەس لەبەر کوڕی خۆتە پێی لێنانی. خزمی خۆت کێشەی هەیە لەگەڵ فڵان کەسی، کچەکەی خۆت کێشەی لەگەڵ زاواکەت هەیە، کچەکەی تۆ ناحەقی کردوون بەرامبەر بەس لەبەرەوە کچەکەی خۆتە پێی لێنانی. دەتوێ زاواکەت بشکێنی، دەتوێ جیرانەکەت بشکێنی، دەتوێ خزمەکەت بشکێنی، بەس فی سەبیلی بەرژەوەندی خۆمان. زۆر خراپە. حاکمە دەبێت زۆر ئەو پەیامە تایبەتە بە حاکمەکان، ئاگاتان لێ بێتن، هەر لەو دنیادا نامینن، دەمرن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە سێ حاکمان دوو بۆ دۆزەخن، یەک بۆ بەهەشت. ئەو حاکمانەی کە حکم بە شەریعەتی خوا دەکەن، ها ئاگاتان لێ بێت، نەک ئەو حاکمانەی کە ئەحکامی وەزعی، یاساکانی دەستکرد جێبەجێ دەکەنەوە، هەر قسەی لەسەر نییە ئەوە. مەگەر خوا ڕەحم بە حاکمێکی بکە، ئەو حاکمە لە ناخیدا بەو ئەحکامی وەزعیانە ڕازی، جارێ ئەوەی کە بەو ئەحکامی وەزعی ڕازی بی و ئەحکامی ئیسلامی وەلا بنێ و بڵێ ئەو بە کەلک نایەتنەوە، هەر لە هێر وە کابرا پێی هەڵدەگەڕێتەوە، پێی کافر دەبێت. لەبەرەوە خوای گەورە ئەو شەریعەتەی ناردوو بۆی نەناردووە وڵات لە پەرلەمانی دانین 4 ساڵان جارێکی کابرا جاری وا چکە کابرا قەت نەبینیوە لێ تێ کەچی لە زیاتی دەستی لەسەر قورئانێ دانێت، دەستی لەسەر تەوراتێ دانێت، دەستی لەسەر ئینجیلی دادەنێت. فەرقیان پێ ناکاتن، ڕاستە لەوەی فەرقی نییە، چکە نە بە دوای ئەوەی کەوتۆ نە بە دوای ئەوەی کەوتۆ، هەر کتابێکە لە لای دەستی لەسەر چێهەی دانێ مشکلە نیە. قورئان زۆر لەوەی گەورەتر، قورئان مەنهەجی ژیانە. دەبێ حاکمەکان ڕۆژانە کە کێشە و مشکیلەیان دێنە لا، خوای پەروەردگار ئەمریان پێ دەکا، وەئیدا حەکەمتم بەینە الناسی ئەن تەحکموا بالعەدل. هەر ئەوە نازن خەڵکن حاکمی لە دێنە لای ئێوە، دادگەر بن لەگەڵیان. تەماشە مەکەن لە چ فڵان کە حیزبێکە، تەماشە مەکە تو چ حیزبێک ڕەشوە و پارەی داویە بۆی کە دیفاع لە بەرژەوەندی بکەی لێوێن دەرێ. قەسەم بەخوامت لەسەر حیسابن لە ڕۆژی قیامەت هەموو سجلەکەت هەمووی پڕ بۆتەوە، فڵان کە حیزبەش ناتوانێت بێ دیفاعت لێ بکات. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە عەفوەن دەفەرمێ ئین الله نعم ما یعظکم به. ئەوە باشترین شتە کە خوای پەروەردگار ئامۆژگاریتان دەکا پێ، بۆی کە لە ئامۆژگاریەکانی خوا تەبارەک وتەعالە دەرنەچن. جا ئەو حاکمە یان ئەو قەزاوەتە خۆشەویستانی خۆم چ لەگەڵ نەفەرێکدا بێ، قەزاوەتی نەفەرێک بکە، چ قەزاوەتی جەماعەتێک بکە، وەکو ئێستانەکە کە بۆ نمونە گەورەترین تاوانی عولەمای سعودیە، گەورەترین تاوان کە کردویانە لە مێژووکە لە قیامەتدا قڕسە و لە بنی دەرناچن، فتوادانیانە حکومکردنیانە بەسەر ئیخوان المسلمین کە ئەوانە فڕقەیەکی ضالن، ئەوانە وەچی کابرای گۆتی هەڵگەڕاون لە دین، بۆ چونکە حاکمە زاڵم مستەمکارەکەیان گڵۆپی سەوزی بۆ پێکردوون. طبعا من مەبەستمەوانن کە بەشدار بوون لەو فتوایی، دەنا عالمی بەڕێز و محتەڕەمیشان هەیە کە ئامادەیە سەری بپەڕێنن، بەڵام ئامادە نییە فتوایەک بدا کە زوڵم مستەم بێتن. پێچەوانەی دادگەری و پێچەوانەی ئەو ئەمر و فەرمانەی خوا بێ کە ئەمر دەکاتن کە ئینسان دادگەر بێ. من یەک شت دەڵێم لێرە بۆ مێژوو، بەبێ گوێدانە ئەو کەم و کوڕیانەی کە حەرەکاتی ئیسلامی جەماعاتی ئیسلامی هەیەنە، چونکە کەس بێکەم و کوڕی و هەڵە نییە، بەڵام لە هەموو عالەمدا، لە هەموو عالەمدا، لە هەموو دنیادا پاکترین و چاکترین و ڕێک و پێکترین و لە خواترسترین کەس جەماعاتی ئیسلامین. ئەگەر ئەخلاق ما بێ لایوان ماوە، دەستپاچی ما بێ لایوان ماوە، دینداری ما بێ لایوان ماوە، خۆشەویستی و ئیثار ما بێ لایوان ماوە، داوێن پاچی ما بێ لایوان ماوە.
ئەوە دەبێ ئینسان لەبەرچاوی بێت. ئەوەش بەڕاستی پێشەوەی کە دۆستان ئەو شاهیدێ بۆ جەماعاتی ئیسلامی بدەن، نەیارەکانیان ئەو شاهیدیان بۆ دەدەن، بەڵام لە ئیعلام نا، لە پشت پەردەکان. ئەوجا تەماشەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەو حاکمە دەکاتن کە بە عەدالەتی و بە دادگەری لەگەڵ خەڵکەکەی خۆی دەجوولێتەوە، کە لە ڕۆژی قیامەت پلە و پایی چۆنە. دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەبعەة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حوت صنف للروج قيامت، نك حوت كس آقاتان لبيتن، حوت صنف للروج قيامت لجير سيبرك دبن كخوا دروسي دكاتن بويان كخلق لعرقي خويدا غرق بوا يكم يانشيا كابراكي متقيا نا والله، كابراكا كزور خير وصدقي دكان بخوا، كابراكا كخوي للزنا ودائم نا يكم يان إمام عادل. لبرو قلت من أرزو آسمان بعدالة راوستاون، عدالة هيويني همشتيكا يكم يان دفرمي إمام عادل. بلام أو إماميك عدالتي شي نكردوا كلبسة دكريتن. پیغمبر علیه الصلاة والسلام دفرمي هر کسیک برا گورايتي رهتيك بكا كومر كسيك بكا او بو اي مشا عقاتان لي بيتن بو اي مشا اميري حزبيشي مسؤولي ملبنديشي برپرسي وزبيشي دادگر نبي لقليان بعدالت لقليان نجو ليوا كلبسة دكري دبي لروج قيامت دادگر يكبت كاتوا نابي فرق زياوازي بكي لبرپرسياتي ولا مسؤولياتي ده. لبروا أبو ذر رضا ورحمة خواه لسربي كبياوي چه ونده بريزو بحرمت بو صحابيه چه ونده قوربو لاي پیغمبري خواه عليه الصلاة والسلام فرمونا آسمان سيبري لكسيه چه وكو أبو ذر رازقو تركردو أن عرزيج بخوي هلقرتو هنده رازقو صادق بو بلام كداواي مسؤوليت دكا فرمي بكالكتو نايت بياوي چه ضعيفي أمانته. أو جا أو إمام عادل أجر بوشي ويبو عدالتي بيرو كردبو كود بيتو لجر أو سيبر إصلاح دكا خلشش لآرقي خوي دا غرق بوا بلا مقروان بي قورترين تاوان وسزاور دقليت. أو ذا پیغمبر من عليه الصلاة والسلام ده فرمي إن المقسطين عند الله على منابر من نور عن يمين الرحمن وكلتا يديه يمين الذين يعدلون في حكمهم وأهلهم وما ولوا بلا خوش ويستانم أو حديثان زور عزائبا ده فرمي أوانيك دادگر بون أوانيك عدالتيان بيرو كردوا لسر منبرێکی نورانین شوێنێک وەکو منبرێک وایە وەکو شوێنێکی بەرزە کە هەمووی لە نور دروست کراوە خوای گەورە بە تایبەتی بۆی دروست کردوون لە چێن دەرێنە عن یەمینی الرەحمان لە لای دەستە ڕاستی پەروەردگارن تەبارەک و تەعالە وەکیلتا یەدەیهی یەمینون هەردوو دەستی خوای پەروەردگار دەستی ڕاستن. ئەو جا دەفەرمێ چێن ئەوانە کە مقسطەکان چێنە الذين يعدلون في حكمهم ئەوانەی کە دادگەر دەبن بۆ نمونە کابراایەک دێتە لای دڵەوە لای کاکە کێشەیەکم هەیە یان قبول مەکە بڵێ کاکەوە ئیشی من نییە یان کە قبولت کرد ئەگە برای خۆشت ناحەق بڵ برامە تو ناحەقی حەق لەکن فڵان کەسیە ئەها و ئەهلیهم لەسەر ماڵ و منداڵی خۆشیاندا حق دەڵێن. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەری بۆ شترەکانی لە عەبدوڵڵای کوڕی خۆستاندنەوە خۆ نەیدزی بوون دەستی بە سەردانە هی خۆی شەخسی خۆی بوون بەس کە تەماشەی کرد وشترەکانی قەڵەوترن لە وشتری خەڵکی دیکە گوتی عەبدوڵڵا ئەو وشترانەی تلۆ قەڵە وەڵڵا تێ بابەجانە شتەکە خەڵ نا گوتی خەڵکەکە گوتویانە ئەو وشترەکانی کوڕی خەلیفەینە
مڕاعاتی زیاتریان کردوون لە شوێنی چاکتر لەوە ڕاون لەبەر هەندێک وشترەکانی تو قەڵەوترن لە خەڵکی بردنی لە بازار فرۆشتنی وشترەکان وشتری طبیعی چەندی دەکرد پارەی چەندی پێدابوون پارەکەوی داوە قازانجەکەی خستە بەیتولمالی موسڵمانە ئێستا شەر شقاوەکی داوی ئەوە گردەی چێ کوڕی فڵانکە مەسوولێ ئەو مەزرعی چێ کوڕی فڵانکە مەسوولەیە ئێرانە ئیچێ داگیریان کردو کویانە کردیانەتە پارک فڵانکە مەسوولێ هەموو ئاوا چێوە دەچن لە قیامەتی قڕی دنیایان بەسەر دەبێت یان هەر شتێکە خراژێر دەستت دەبێت چ بکەی دادگەربی هێشتا ماومانە بۆ ئەو بابەتشکە و بابەتە گوتمان زۆری هەڵدەگری خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەتمان خێر بکات سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات تا بەرنامەیەکی داهاتوو بە خزمەتتان دەگەمەوە حەڵقەیەکی داهاتوو بە خزمەتتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه